6 سالان پشتی ژیانە دەربەدەریی و لە کەمپان شنگالی نەها هەنەک ڤەدگەرنە وارنخوا گەلۆ ئەو کەسکینە نەها ڤەدگەرن و چه ئاستەنگ لێ پێشوانن بەمەڕە نەها تەڵال مرات هەسکانی چالەکوان و ڕۆژنەمەوانی ئیزدی ژ دهۆکی شاریە تەڵال ڕۆژ باش یعنی ئەف تشتی ئەم لەسەر سوشیال میدیا دەبینن یا ڤەگەڕاندنە هەنەک بنەوان مالباتین شنگالیان چەندێ ڕاستە و چەندێ گەلەکنەوە بڕاستی ئەمکارن بژن هاتنە کۆرۆنا و کۆرۆنا ڤایرۆس بۆ کوردستان و مەترسیا وێ ینی دەورەکی باش هەبوو وێ بریارێدا کە خەڵک بریارە خۆ بدە چۆش ئالیە مەسەلە بیژن بترسن ڤایرۆس بگێتە کەمپا و چش ئالیە دیڤە ئەو ڕێکە نێڤبەینە دهۆکێ مووسلێ هاتێکردن ئەمکارن بژن شنگال و نێڤە مخەیماتە هاتێکردن گەلێکی تەسیرە خۆ هەبوو ژبەرە کە گەلک خەڵک موظف بوو شنگالی و عائلەتی وانی پێدەری بوون چه ئالی عسکەری بوو چوو موظفی منەظەماتا بووژی بەس پشتی ئەف لۆکداونە کە چێ بووی مەزین بژن حەدەر تجوالەوە کە چێ بووی نێڤبەرە محافظاتەواندا وی خەلکی گەلک جی هەیڤان کاری عائلەتی خۆ ببینی خاصەتەن ئێ عسکەری ئەمکارن بژن 15 ڕۆژ ئیجازاوی هەبوون هەکە خلاص بۆ خدماوی وەختی ڤەدگەڕیا دهۆکێ دوی بکەویە حەجەر سەحیدا ئەو کەرەنتین 14 ڕۆژە و جارنا 2 ڕۆژە 3 ڕۆژە سێتەرە مانجی ئەو بۆ سەبەبە کە نۆگەلک خەلک بریار بدا عائلەتی خۆ بخۆڕە بە شنگالی بڕاستی باشە کاکتەڵ ئەو ڤیدیۆ تەشمە ڕەشاندی و ئەو وێنەین وەشمە ڕەشاندین دیار دکن کو ژمارە گەلەکن ینی دیارە خەڵکی دیژی چاڤلوان کەسا دکن بۆ ڤەگەڕێ پشتی وێ پرۆسەسێ وسا دەست پێگیری خەلکێکی مەتەلەن تەقلید چێبوو یەکی کەلبەر با ڕۆژێکی تەفکیر بکە ئەنۆ ڤەگەڕیە شنگالێ ئەو قەوەت ژێڕە چی بوو ئەو ژی ڤەگەڕیش بەردیت گەلک خەلک ڤەگەڕیایە بڕاستی ئەو تەسویر و ڤیدیۆ ئەو واقع حالە متبینن خەلک ڤەدگەڕیە وی شکلێکە ڤیدیۆدا وی شکلێ تەسویرادا خەلک ڤەدگەڕی کۆمەکە باش یعنی ئیمکارن بژن خلالە بێ هەیبێدا یعنی ئیمکارن بژن نزیکە 700 عائیلەی ڤەگەڕیایە شنگالی باشە کی دیکارە ئالیکاری ئەوان بکەم بزانن لە کەمپان لە هەرێما کوردستانی بەلکو ڕێکخراوین مرۆڤانی ئالیکاری ئەوان دکن تایبەتژی مەسەلا خواردنی شنگالی کیە بگەهاوانش بۆ خواردنی بگەهینەوانیان ئالیکاریین مرۆڤانی ئەو ژی چاوە لڤان مخەیەماتە منەظەماتە مساعدەت کردن وسا تەقدیمت کردنش خەلکە شنگالێ ژێرە بەس مشکلە چاوە بوو ئەف خەلک ڤەگەڕیا بێ پلان بێکە منەظەمات پیش بزانن خەلکی ڤەگەڕیە کردە گەلک منەظەما خۆ کار نەکرد بوو خۆ بەرهەم نەکرد بوو استقبالەوان عائلەتەوان بگرێ بەس هەنێک منەظەمات لۆکال و هەجرە و مهاجرەیژی یعنی شتێژی زانن هەنێک دراو و مساعدات و خەسسکریەژی شەبابێت مەگرۆ شبابی نشتێنە پیشەوان مساعدەوانکن هەوەختێ بەگەرنش تەڵال بتر ڤەدگەڕن کوی دەرێ چ دەمەرێ زانی مەسەلەکە ینی خەلک کە ڤەگەڕیە بترایکن هەو ڤەدگەڕین کێرتێ مەسەلە بیژی خەلکێ مەی قبلەتێ ڕاستە ماڵێوان هیچ نەت پاقشکرینە منتەقید وانە پاقشکرینە بەس خەلکی کەتکاری بژی هەردۆن ینی خەلکی شەمال و قبلەت هەردوو ڤەدگەڕنجی بەس خەلکی قبلەتی وانژی گەلێکی ڤەدگەڕین شەمالێت بن هەتا ماڵێوان درست بن و هەتا پاقش بن بەڵێ تەڵال بەری نەها چەند ساڵم دبیسین و خەڵکی دویان ڤەگەڕن ئاستان ژوانڕە چێتکەم تایبەتژی لوێ خاڵە پشکنینە یا دبیژنێ سەحێلان نەها ئەو ئالیکاریا ڤەگەڕێ دکن یان هەندێ هێشتا ئاستانگان دروست دکن زانی یعنی وەکو خۆدێش مەلەتی ڕنویسیە هەر جار کە بێت شتێکی بکەن لازم ئاستەنجی ڕەچێ بن ڕاستیە خۆدێ یعنی وەکو بوویە حکومەکی سەروی ملەتی يعني انهوجي هاك فقرينا المسلير فقرين موافقات بين سيچار روج چوينو هاتني بين قائمه هجره مهاجرين شباسايش يعني قال لك زحمتيات بين الريكا سحيلا قرتي بدو بريار هذا دان كريك فبي براستي فقرين خلق كاربل ورچا افرو بس بشيس عائله شو سيطرت كردات سحيلا همو درباس كرن هتا برخي محموديه وندر باسكرن جيشنا محموديه السيطره ابراهيم جن تابعي عراقي الورثة كنان دينا يعني استحيلة خلاص بوينا السيطرة ودرس كنان دينا نابجن جبارتي يعني هم مسائل أمني وان فقريت دين مسائل إنه خلتك شو فقر يدي ساو الفيدري ورقر الفيدري يعني مساعدات البر ورقر الورجي بس مقصد مسألة شيء إنه الفيدري إنه بيتشن قالت بيتشا داتا بيسي هجروا مهاجرين نافي خوراكا يعني نامينة نازح برز تەڵال مرات هەسکانی چالاکوان و ڕۆژنەمەوانی ئیزدی ژ دهۆکی بمەڕە بوو سپاس